ئەم پیاوە پاشای قوماری ژاپۆنە، بۆیە ئەم ژنە بانگهێشتی دەکات بۆ یارییەکی دووقۆڵی. هەر کەسێک کەمترین خاڵ بەدەست بهێنێت براوەیە. ژنەکە بە خێرایی شوشەکەی لە زەوی دەدات و هەموو تاسەکان بە تەواوی لەسەر یەکتر ڕادەوەستن و زۆر زوو دەردەکەوێت کە هەموو تاسەکان وەک یەک هاتوونەتەوە و ژنەکە کەمترین نمرەی بەدەستهێناوە. پیاوەکە بە خێرایی کۆتەکەی دەردەهێنێت و خۆی ئامادە دەکات و دوای ئەوەی شوشەکەی هەڵدەسوڕێنێ بە هێزێکی زۆر لە میزەکە دەدات. ئێستا دەردەکەوێت کە یەکێک لە تاسەکان شکاوە و 5 تاسەکەی تر هەموویان یەکن و ئێستا پیاوەکە بە کەمترین نمرە ژنە دەباتەوە. ڕکابەرەکەی دیکە پیرە پیاوێکی دەوڵەمەندە کە لە یاریەکەدا دوو کارتی یەکەم دەدات بە پیاوە و خۆی دوو کارتی کێ دەبات. دوای پشکنینی کارتەکانی پیرە پیاوەکە دەست بە گرەوکردنی سەرەتایی دەکات. یاریەکە بەردەوام دەبێت تا دوایین کارت بە یاریزانەکان دەدرێت. لە کۆتایی یاریەکەدا پیرە پیاوەکە 3 خاتوون و پیاوەکە 3 تاکی هەیە. لەم نێوانەدا کاتێک پیرە پیاوەکە کارتەکەی دەخاتە خوارەوە تێدەگات کە دووە کارتەکەی شایە، چون بە 2 خاڵی سوور نیشانەی کردووە. پیرە پیاوەکە دووە کارتی خۆی دەگەڕێنێتەوە و پێی وایە بە 4 خاتوون یاریەکەی بردووەتەوە، بەڵام پیاوەکە دووە کارتی خۆی دەگەڕێنێتەوە و توانیویەتی یاریەکە بە 4 تاک بباتەوە. لە کۆتایی یاریەکەدا پاشای قوماری ژاپۆن بە پیرە پیاوەکە دەڵێت ئەو هەموو فێڵەکانی دەزانێت و فێڵە تایبەتەکەی چاویلکەکەشی کۆن بووە و باوی نەماوە.